4 ڕۆژ پێش ئێستا 230,000 دیناریان لە ئەکاونتی فاسپەی لێدزیوە. هێمن کاسبکارێکی ناوبازاڕی کۆتری سەلامی هەولێرە و 14 ساڵە فرۆشتنی کارتی مۆبایل و ئینتەرنێت و چەندین جۆری دیکە کاریەتی. بۆی باسکردم کە چۆن تەلەفۆنی بۆ هاتووە و لە ڕێگەی تەلەفۆنەوە ئەکاونتی فاسپەیان لێ هاک کردووە. تەلەفۆنەکەم لۆ هاتوو گوتی ئەلو بەڵێ فەرموو لە شەریکە ئێلجی لە شەریکە ئێلجی تەلەفۆن لۆکرا وەرە بای 430 دلاری ببە. لە هەمان کاتێتە ڕاستە و خۆش گوتی کۆدەشی دێگەڕێتەوە کۆدەمدایە نەمزانی وەڵا کۆدەکە وا دەکەم لۆ سمێنێ 1 دیناری تێدا نێشتیان. هاوڕێ قوربانیەکی دیکەی هەمان فێڵە. ئەو نزیکەی 4 ملیۆن دیناری لێدزراوە و سکاڵاشی لای کۆمپانیا کردووە، بەڵام تاوەکو ئێستا هیچ ئەنجامێکی سکاڵاکەی پێنەدراوەتەوە. ئەوەی ئەکاونتی فاسپێ بۆ فێری بە زۆری لێ کرایە، ینی بەڕاست دەبی شەریکە شتەچی بکاتن. ئەگەر شەریکە بە دوواداچوم کە ینی بە مەزبوطی شتەکەی وەگری دەتایم بیان دۆستەوە. لەوانە شەر چێ ناری نەفەرەکە ناو شەریکە و شتەی دەکات. لای لە بەدرم کە تێستا ئیش پێ ناکەم. سیقەم نەمایە چکە تو سیقەت بە شەریکە چی نەبی ئیشی لەگە ناکەی. فاسپەی جزدانێکی دیجیتاڵە. لە ساڵی 2017 لە هەرێمی کوردستان و عێراق بە مۆڵەتی بانکی ناوەندی عێراقی دامەزراوە. زیاتر لە 9 ملیۆن بەکارهێنەری هەیە و بەکارهێنەرانی لە ڕێی ئەو جزدانە دەتوانن کڕین، پڕکردنەوەی باڵانسی مۆبایل و ئینتەرنێت، حەواڵەکردنی پارە و پارەدانی پسوولە و چەندەها کاری دی ئەنجام بدەن. ئێمە لە تۆڕی میدیای ڕوودا و پەیوەندیمان بە کۆمپانیای فاسپەی کرد و پرسیاری ئەم کێشەیەمان لێکردن. کۆمپانیا لە وەڵامی ڕووداودا گوتی ئەو بابەتە پێشتریش ڕووی داوە، بەڵام ئێستا کۆتایی پێهاتووە. فێڵەکە لەلایەن چەند کەسێکەوە کراوە. ئێمە یەکەم کۆمپانیا نین تووشی ئەم کێشەیە ببین. پێشتر چەندین کۆمپانیا لە نێوخۆ و دەرەوە تووشی هەمان کێشە و فێڵ بوون. ئێمە وەک کۆمپانیای فاسپەی بەردەوام لە ڕێگەی سۆشیال میدیا و نۆتیفیکیشنی و ئەپلیکیشن بەکارهێنەرانی خۆمان ئاگدار کردوێتەوە کە زانیاریە کەسیەکانیان لای خۆیان بپارێزن و هیچ کاتێک بۆ کەسی نەنێرن. داوا لە بەکارهێنەرانی فاسپەی دەکەین زیاتر هۆشیار بن و ئاگداری ئەم جۆرە فێڵانە بن. زۆربەی ئەو فێڵانەی لە ئەکاونتەکانی فاسپەی کراوە لە ڕێگەی داواکردنی کۆدی نهێنی OTP و پینەوە بووە. دوای ئەوەی ئەم کێشانە ڕووی داوە، کۆمپانیای فاسپەی نامەیەکی ئاگدارکردنەوەی بۆ بەشداربووانی خۆی ناردووە و ئاگداریان دەکاتەوە لەوەی کۆدە نهێنیەکانیان لەگەڵ هیچ کەسێکدا هاوبەشی پێ نەکەن، چونکە ئەوان وەکو کۆمپانیا هیچ کات داوای ئەم کۆدانە لە هیچ کەسێک ناکەن. پێم سەربەز ڕوودا و هەولێر